بەدەنگ خەما بەداگەری بۆ ڕێی نەجات کۆمەڵ ئەڕوا بەرەو ئەوە. پشتیوانی چین و توێژە جیاوازەکان بۆ لیستی ١47 کۆمەڵی دادگەری بەردەوامی هەیە و زانایانی ئاینی داوا دەکەن هاوڵاتیان دەنگ با کۆمەڵ بدەن. دەنگ بدەن بە لیستی کۆمەڵ لەبەرەوەی کاندیدەکانی دەست بەدەست نوێژن بوێرن دلێرن. زانایانی ئاینی دەڵێن پێویستە پشتیوانی کۆمەڵ بکرێت بەهۆی ئەوەی زیاتر لە 60 بنکەی فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆزی هەیە. داوا لە دەنگدرانی هەرێمی کوردستان دەکەم کە بە زۆر خۆشەوە بچن دەنگ بدەن و بە تایبەتیش دەنگ بدەن بە لیستی کۆمەڵ لەبەرەوەی ئەم لیستە سەرکردەکەی کەسێکی حافظ قورئانە، خەباتی شاخ و شاری هەیە و مفەسیری قورئانە و هەروەها لەبەرەوەی دەنگ بە لیستی کۆمەڵ بدەن لەبەرەوەی ئەم لیستە خاوەنی نزیکەی 6 مەرکەز تەحفیزی قورئانە کە ساڵانە چەندین کەس قورئانی پیرۆز لەوێ لەبەر دەکا و بە هەزاران تەڵەبەیان هەیە فێری قورئانی پیرۆزیان دەکەن. خاوەنی نزیکەی 12 دارولحەدیث هەیە خانەی فەرموودە کە خزمەتی فەرموودەکانی پێغەمبەر دەکا صلی الله عليه وآله وسلم. بەڕێزان دەنگ بە لیستی کۆمەڵ بدەن لەبەرەوەی خاوەنی نزیکەی 13 مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەرە کەوا تێیدا علومی شەرعی تێدا دەخوێندرێ خەرک فێری ئاینی پیرۆزی ئیسلام دەکرێت. مامۆستایەکی دیکەی ئاینی دەڵێت کۆمەڵ بایەق با دین و دنیای خەڵک دەدات. دەشڵێت کۆمەڵ قوتابخانەیە بۆ پەروەردەکردنی کەسانێک تاکو لە دژی زوڵم و نادادی بوەستنەوە. بۆیە گرینگە لە 20 مانگ هاوڵاتیان بستنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ با کۆمەڵی دادگەری بدەن. کۆمەڵ وەکو قوتابخانەیە کۆمەڵە کەسانێکی پەروەردەکردینە ئازا بن، دلێر بن، بوێر بن، بەجەرگ بن لە بەرامبەر زاڵم و ستەمکارەکان ڕابوەستن و ینی ئەوە بکەن کەوا خەڵک ئیتر ینی خەڵک بە خۆشبەختی بژی و لێرەوە من داوا دەکەم بەڕاستی هەموو لایەک ڕۆژی ئینتیخابات ڕۆژی هەڵبژاردن بچنە سەر سندوقەکانی ئینتیخابات و هەڵبژاردن دەنگ بدەن بە کۆمەڵی دادگەری لە بۆ ئەوەی کەوا بەختەوەری و خۆشی و خۆشگوزەرانی بگەڕێتەوە لە بۆ ناو کۆمەڵگا. کۆمەڵی دادگەری کوردستان بە دروشمی ڕایان دەگرین بە لیستی ژمارە 147 بەشداری لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکات. لەو چوارچێوێژدا چین و توێژە جیاوازەکان پشتگیری کۆمەڵی دادگەری و لیستەکەی دەکەن بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.